ئامادەکاریەکانی سوپای سووریا لەلایەک و کۆبوونەوە و کۆنفرانسانی دەوڵەتیەکان لەلایەک سەبارەت بە دۆخی پارێزگای ئیدلیب بەردەوامە. تا دێت کاتی هێرشکردنە سەر پارێزگای ئیدلیب لەلایەن سوپای سووریاوە نزیکتر دەبێتەوە. سەرچاوەیەکی بەرپرس لە هاوپەیمانەکانی ئەسەد ئامادەکاریەکانیان بۆ هێرشکردنە سەر پارێزگاکە ئاشکرا دەکات. ئەو بەرپرسەی سوپای سووریا بە ئاژانسی هەواڵی ڕۆیتەرزی ڕاگەیاندووە هێرشەکە بە چەند قۆناغێک دەبێت و سەرەتا چەند ناوچەیەکی باشووری ڕۆژاوای ئیدلیب وەک جسر شەغور، دەشتایەکانی ئەلغاب، ناوچەکانی لەتمان و خانشەیخون و مەعرەی نوعمان دەگرێتەوە. بەم پێش سوپای سووریا لە قۆناغی یەکەمی هێرشەکە سەنتەری شاری ئیدلیب ناکاتە ئامانج. ڕۆیتەرز بەبێ ئەوەی ناوی سەرچاوەکەی ئاشکرا بکات لە زاری ئەو بەرپرسە باڵای سوپای ئەسەد ئاشکرای کردووە لە چەند کاتژمێری داهاتوو داڕشتنی پلانی ئۆپەراسیۆنەکە تەواو دەکرێت بەبێ ئەوەی ئاماژە بە کاتی دەستپێکی هێرشەکە بکات. هاوکات سێرگی لاڤرۆڤ وەزیری دەرەوەی رووسیا لە کاتی کۆنگرەی ڕۆژنامەوانی لەگەڵ هاوتا سووریەکەی ڕایگەیاند ئیستیفزازی هێزە چەکدارەکانی پارێزگای ئیدلیب و هێرشەکانیان بۆ سەر فڕۆکەکانی سوپای سووریا مای قبوڵکردن نییە و سەبارەت بە دۆخی پارێزگاکە لەگەڵ ئەمریکا لە پەیوەندیدان. لەلایەکی ترەوە هەرێک لە رووسیا و تورکیا و ئێران لەبارەی هێرشە چاوەڕوانکراوەکەی سەر ئیدلیب لە وتووێژی بەردەوامدان. لەو چوارچێوەیەشدا لە کاتێکدا ئاژانسی هەواڵی ئیرنای ئێرانی بڵاوی کردەوە کە محەممەد جەواد زەریف وەزیری دەرەوەی ئێران بەنیازی کۆبوونەوە لەگەڵ بەرپرسانی پاکستان تارانی بەرەو ئیسلام ئاباد جێهێشتووە، بەڵام زەریف گەشتە تورکیا و لەگەڵ سەرۆک کۆمار و وەزیری دەرەوەی ئەو وڵاتە کۆبوویەوە. بەپێی زانیاریەکانیش سەردانە لە ناکاوەکەی وەزیری دەرەوەی ئێران تایبەتە بەڕوشی ئیدلیب ئاژانسی هەواڵی ئەنادۆڵ بڵاوی کردەوە. خولوسی ئاکار وەزیری بەرگری تورکیا لە پەیوەندێکی تەلەفۆنیدا سەبارەت بە دۆخی ئیدلیب بە هاوتا ڕووسیەکەی ڕاگەیاندووە هەوڵ دەدەن بەبێ تێکچوونی ئاگربەست ئاسایشی 4 ملیۆن هاوڵاتی مەدەنی بپارێزن، بۆیە دەبێت هێرشەکان ڕابگیرێت و هاوکاری هاوڵاتیان بکرێت. وەزیری بەرگری تورکیا هێمای بۆ ئەوە کرد کە وڵاتەکەی بە گوێرەی ڕێکەوتنی ئەستانە بە مەبەستی سەپاندنی سەقامگیری لە ناوچەکە 12 خاڵی چاودێری سەربازی لە ئیدلیب هەیە. ئاژانسی هەواڵی ئەنادۆڵیش بڵاوی کردەوە سوپای تورکیا دایان ئۆتۆمبیل و زرێپۆشی کۆماندۆی ڕەوانەی بنکە هاوسنووریەکانی پارێزگای ئیدلیب کردووە. لای خۆشیەوە نەتەوە یەکگرتوەکان لە ئەگەری هێرشکردنە سەر ئیدلیب هۆشداری دەدات لە ئاوارەبوونی 800,000 کەس لە نێویشیاندا ئەو کارمەندانی نەتەوە یەکگرتوەکان کە کاری مرۆیی ئەنجام دەدەن. سەرەڕای ئەوەی وا بڵاو کرابوویەوە کە لە 7 ئەیلولی ئەمساڵ کۆبوونەوەی لووتکە لە نێوان سەرۆکانی رووسیا و ئێران و تورکیا لە شاری تەبرێزی کۆماری ئیسلامی ئێران بەڕێوە دەچێت، بەڵام ڕەزا هاکانتەکین باڵوێزی تورکیا لە تاران ڕایگەیاند لووتکەی سەرکردەکانی رووسیا و تورکیا و ئێران لە تاران ئەنجام دەدرێت نەک لە شاری تەبریز کە پێشتر بڕیاری لێدرا بوو. لووتکەی تاران سێمین لووتکەی نێوان پۆتین و ئەردۆغان و ڕوحانی دەبێت، دوای لووتکەی سۆچی و ئەنکەرە. هاوکات لە کاتێکی زۆر هەستیاریش دەبێت بەهۆی گۆڕانکاریەکانی سەر گۆڕەپانی سەربازی و سیاسی لە سووریا بەتایبەت دۆخی ئیدلیب. جێی باسە هاوکاتی لووتکەی تاران ستیڤان دیمستۆرا نێردەی تایبەتی نەتەوە یەکگرتوەکان بۆ پرسی سووریا داوای لە 7 وڵات کردووە بۆ دەستپێکردنەوەی گفتوگۆکانی جنێڤ لە مانگی داهاتوودا و هەریەک لە ئەمریکا و بەریتانیا و فەڕەنسا و سعودیا و ئەڵمانیا و ئەردەن و میسر ئامادەی خۆیان بۆ بەشداری ئەو کۆبوونەوە نیشانداوە. پارێزگای ئیدلیب جێگەی نزیکەی 4 ملیۆن کەسە و 6,100 کیلۆمەتری دووجا ڕووبەرەکەیەتی و بە درێژایی 129 کیلۆمەتر لە باکوورەوە هاوسنووری تورکیایە.